مرۆڤ بە ئاسایی خۆی ڕقی لە شتی تازەیە یان ڕقی لە شتی نوێیە دائیمەن بە هەموو شێوەیەک لە شێوەکان بەرەنگاری شتی تازە دەبێتەوە. ئەو سیارانەی کە لە تەزمی سینینە هاتوونەتە ئەو وڵاتەی براندی نیسانە، براندی هۆندایە، براندی کیایە، براندی تۆیۆتایە، شەریکات و خەڵک و ئەوانە بە شێوەیەک خەڵکێکی زۆر و لەگە شەریکاتێکی زۆر دژی وەستاونەتەوە و قسەی پێ دەڵێن و کە وەک وا سیارانە سیارە نەبن. بەڵام من یەک شتان بۆ پێ دەڵێم، ئەو کەسانێک کە لە ماڕاست ئیژەکەن بە هیچ شێوەیەک لە شێوەکان حەز ناکەن تۆ سیارەیەکی وا بکڕی. لەبەرچی؟ لەبەر ئەوەی تۆ ئەگەر سیارەیەکی وا بکڕی دوور دەکەویەوە لە ماڕەز و لە سناع بۆ ماوەیەکی درێژ، ماوەیەکی زۆر درێژ، ینی بەلای کەمی 4 ساڵ 5 ساڵ. لەبەرەوەی سیارەی سفر عەتەڵی زۆر کەمە. لەبەرەوەی کە عەتەڵی زۆر کەمە، ئەو پێویستی بە تووە کە ئەتو قاچە کرد لەناو ماڕەز بی و قاچە کرد لەناو سناعی بی. دائیمەن مرتاح نەبی لەگە سیارەکەت دائیمەن کێشەی هەبی، سیارەکەت ئێرباگی تەقیبی گڵۆپی دائیم پێبی و دائیم حەماوەی هەستابی بۆی دائیمەن دەبی ئەتو بچیە سناعە، دائیمەن دەبی بچیە ماڕەز سیارەکە بفرۆشی. ئیتر هەموو هەدەفی وان لەوەیە کە تۆ